سەرۆکی ئەمریکای دۆناڵد ترامپ دەبێژە کە ئەوەی نزیک سەرکەفتنێکە مەزن لەسەر ئێرانی ڕاگەهێنێ. ڕەجەب تایب ئەردۆغان جەخت لەسەر بەردەوامی پرۆسەی ئاشتی دەکاتەوە. ئاخافتنە سەرۆکی تورکیە ڕەجەب تایب ئەردۆغان کە دەبێژە کەسێن ئاستەنگیان دەدەن پێش پێواژووە قانونە چارچووەیی دێدە دیرۆکێدا تێک بچن نیقاشان دەردەخە پێش. مێرگەتی چیرۆکی گوندێکی هەرێمی کوردستان کە لە ئەنفاڵدا وێران کرا. بینەرانی عزیز ئەو کاتە و هەموو کاتێکتان باش. من بە فراوینوری لەگەڵ هاوکارم ساڵح دەمەجر بۆ کاتژمێری داهاتوو لەگەڵتانین لەگەڵ نوێترین و گرنگترین هەواڵ و ڕووداوەکانی ڕۆژ. ئیرۆ چارشەمە چارێ مەها خەرمانانە 1726 کوردیە لێ بەرامبەر 26 تەباغە 1026 زاینەیە. لەوێ دەمەژمێرێدا ئەمێ هەنوچە و شیرۆڤەیەن گرێدای ئەمریکا هەرێمین کوردان و جیهانێ جوارە پێشکەش بکرد. لەگەڵ مەبن. ئۆپەراسیۆنە ئەمریکیە ئیزۆلەکردنە ئابووری لێ دژی کۆمەرە ئیسلامیە ئێرانێ پشتگیریە هەن هەواڵبەندێن واشنگتۆنێ وەردەگرە. ئەفگاب دێ دەمەکێدا تێک و واشنگتۆن هەوڵ دەدە بە زێدەکردنە فشارین ئابووری تەهرانێ بەر بە چارەسەریەکە دیپلۆماتیک و ببە. ئارەش ساڵح بێتر زانیاری دوێ راپۆرتێ دەهەنە. دوای ڕاگەیاندنی ئۆپەراسیۆنی دوورخستنەوەی ئابووری لەلایەن ئەمریکاوە بۆ زیادکردنی فشار لەسەر کۆماری ئیسلامی، کاردانەوە و هەنگاویەرێنی لە کۆمەڵگەی نێودەوڵەتیدا بەدی دەکرێت. بەریتانیا بەڕوونی پشتیوانی خۆی دەربڕیوە. جان هێلی وەزیری دارایی بەریتانیا لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند لە هەوڵەکانی ئەمریکا بۆ گەیشتن بە چارەسەریەکی دیپلۆماتیک پشتیوانی دەکەن و پێشوازی هەوڵەکان بۆ زیادکردنی فشاری ئابووری دەکەن. لەوانەش ئۆپەراسیۆنی دوورخستنەوەی ئابووری. ئێمە بەردەوام دەبین لە کارکردنی شان بەشان لەگەڵ ئەمریکا و هاوبەشەکانی دیکە بۆ جێبەجێکردنی فشاری ئابووری لەسەر ئێران. ئێمە بڕیارمان داوە پێش بەڕژێمی ئێران بگرین کە بۆ پێشخستنی بەرنامە ئەتۆمیەکەی و چالاکیە ناسەقامگیرکەرەکانی لە ئابووری جیهانی و خراپ بەکارهێنانی سیستەمی دارایی بەریتانیا کەڵک وەردەگرێت. ئیسرائیلیش پشتیوانی لە استراتیژی نوێی واشنگتن بۆ زیادکردنی فشار لەسەر تاران دەکات. لە هەمان کاتدا ئیماراتی عەرەبی یەکگرتو هەنگاوێکی کردداری هەڵگرتووە و مامەڵە بازرگانی و دارایەکانی لەگەڵ ئێران ڕاگرتووە. هەرچەندە بڕیارەکە دوای هێرشەکانی ئێران هاتووە، بەڵام ئەمریکا ئەو هەنگاوە بە بەشێک لە کاریگەری فشاری ئابووری دەبینێت. لە ئاسیاش ژاپۆن پلانێکی نوێ بۆ کەمکردنەوەی پشت بەستن بە نەوتی گواستراوە بە تەنگەی هورموز و فراچەشنکردنی سەرچاوەکانی وزە ئامادە دەکات. لە بازاڕە جیهانیەکانیشدا نرخی نەوت بۆ دووەم ڕۆژی یەک لە دوای یەک دابەزی. برند 3.6 لە سەدا دابەزی و گەیشتە 87 دلار و 27 سنت. ئەمە لە کاتێکدایە واشنگتن جەخت لە فشاری ئابووری دەکاتەوە لە بری دەستپێکردنەوەی هێرشی سەربازی. هەر لە پەیوەند بە بابەتەکانی حکوومەتی ئەمریکاوە دەچینە کۆشکی سپی کە تێدا پێشاتەکانی پەیوەست بە ئێران وەک یەکێک لە گرنگترین پرسەکانی ئەم ڕۆژانەیەتی. بۆ زانیاری لەسەر نوێترین پێشات و هەڵوێستەکانی ئەمریکا سەبارەت بەم پرسە پەیامنێری کۆشکی سپی هیوا سەلامان لەگەڵە. هیوا، ئەو کاتت باش، گرنگترین هەواڵی ئەمڕۆ لە کۆشکی سپیەوە چییە؟ سڵاو بەفراو، ئەم کاتت باش. ئەمڕۆ بەیانی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە پەیوەندێکی تەلەفۆنیدا بەشداری لە بەرنامەی The Glenn Beck پرۆگرام کرد. The Glenn Beck پرۆگرام لەوێ کۆمەڵێک لێدوانیدا سەبارەت بە کۆمەڵێک بابەتی جۆراوجۆر لەوانەش ئێران دەربارەی ئێران قسەی کرد و گوتی بەم زوانە سەرکەوتنێکی مەزن
ڕادەگەێنین و ئەوە لە کاتێکی زۆر نزیکدا دەبێت. گوتی لە ئێستادا هێزە ئەمریکەکان بەردەوامن لە پاراستنی دەریا عەرەبی و گەروی هورمز، هەروەها شەوی ڕابردوو 22 بەلەمی ئێرانیان تێکشکاندووە، دیارە کە هەوڵی چاندنی مینیان داوە. دۆناڵد ترامپ سەبارەت بە شێوازی بەڕێوەبردنی گەروی هورمز و شێوازی پاراستنی و هاتوچۆی کەشتەکان پێشتریش قسەی لەو بارەیەوە کردبوو. من راپۆرتێکم بۆ ئامادەکردوون با بەیەکەوە سەیریکەین. بە گوێرەی سەرچاوەکانی ناو کۆشکی سپی، گەروی هورمز لە ئێستادا بە شێوەی نیمچەکراوەیە. سەرۆکی ئەمریکا ئێرانەکانی ئاگادار کردوێتەوە کە دوور بکەونەوە لە هەر ئاڵۆزکردنێکی بارودۆخەکە. ڕۆژی سێشەممە دۆناڵد ترامپ سیاسەتی هیچ مینێکی لە تۆڕی کۆمەڵایەتی تروزەوە ڕایگەیاند و گوتی: من لەلایەن هێزە دەریایەکانی ئێرانەوە ئاگادار کراومەتەوە کە هەموو مینەکانی گەروی هورمز لە ئاوە نێودەوڵەتیەکاندا هەڵگی داونەتەوە. هەروەها ئێران لەوە ئاگادار کراوەتەوە ئەگەر لە ڕێگەی هەر بەلەمێک یان کەشتیەک هەوڵی دانانەوەی مین بدات، ڕاستەوخۆ ئامێرەکە لە ناو دەبرێت. بە گوێرەی زانیاریەکان، هێزە ئەمریکەکان بە شێوەیەکی چالاک چاودێری گەروەکە دەکەن و لە ڕێگەی دیوی وڵاتی عومانەوە ڕۆژانە ملیۆنان بەرمیل بە سەلامەتی لە ڕێڕەوەکەوە دەپەڕێنەوە. ئەمە لە کاتێکدایە کە ڕۆژی سێشەممە وەزیری دەرەوەی ئێران لە تارانی پایتەخت پێشوازی لە وەزیری دەرەوەی عومان کردووە و بە گوێرەی ڕاگەیەندراوەکان شێوازی بەڕێوەبردنی گەروی هورمز تەوەری سەرەکی کۆبوونەوەکان بووە. بەڵێ، هەر لە هەمان چاوپێکەوتندا، لە هەمان چاوپێکەوتنی تەلەفۆنیدا دۆناڵد ترامپ ئاماژەی بەوە کرد کە موجتەبا خامنەی بە کاریگەری بەشی لای چەپی جەستەی بریندار بووە و برینەکەشی قورسە، بەڵام هەتا ئێستا هەر لە ژیان داماوە. زانیاریان هەیە کە هەتا ئێستا موجتەبا خامنەی لە ژیان داماوە، بەڵام بریندارە. لەلایەکی دیکەوە پەیوەندیدار بە بابەتی هونەری نەک بە بابەتی سیاسی، هونەرمەندی میلی ئەمریکایی دۆڵی پارتن کۆچی دوایی کرد. بەو بۆنەوە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند کە بۆ ماوەی هەفتەیەک ئاڵاکانی ئەمریکا هەتا نیوە دەهێنرێنە خوارەوە. بەڵێ، هیوا سەلام، پەیامنێرمان لە کۆشکی سپی، سپاس بۆ زانیاریەکانت. لە ئەمریکای دمینن دەرباری ئێرانەدا پشتی ڕاگەهاندنا ئۆپەراسیۆنە ئیزۆلەکردنەوە دژی ئێرانێ بەرپرسên ئەمریکی دەبێژن کە واشنگتۆن نەها بالێ دکشینە سەر فشارên ئابووری و نایە چاوەڕێکردن کو لە دژی ڕژیمە ئێرانê ێریشەکە لەشکری ژنوڤە وەرەکردن. ji bo agahiyên bêhtir niha peyamnêrê dengê Amerîkayê li Wizareta Derveyê Soran Xatirî ji navenda nûçeyên dengê Amerîkayê bi me raye. Dem baş Soran, agahî û hûrgiliyên vê mijarê li cem te çi ne? ساڵح ماڵپەڕی هەواڵی ئاکسیۆس لە زاری چەند سەرچاوێکی ئاگادارەوە راپۆرتی داوە کە مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا لە ڕۆژانی ڕابردوودا بە چەند هاوتای خۆی لە وڵاتانی جیاوازی وتووە کە لە ئێستادا چاوەڕوان ناکرێت ئەمریکا هێرشی نوێ بکاتە سەر کۆماری ئیسلامی. ڕوون نییە کە مارکۆ ڕۆبیۆ لەگەڵ وەزیرانی دەرەوەی چه وڵاتێک قسەی کردووە، بەڵام ئاکسیۆس ئەمەی لە زاری بەرپرسێکی ئەمریکی و هەروەها سەرچاوێکی تری ئاگادارەوە نووسیوە کە گوایە مارکۆ ڕۆبیۆ بەڕوونی وتووە یا ڕوونی کردووەتەوە کە لەم قۆناغەدا سەرنجی واشنگتۆن لەسەر ئامرازەکانی تری گوشارە بۆ سەر حکوومەتی ئێران. بەوتە ئەم سەرچاوانە ڕۆبیۆ لە پەیوەندی تەلەفۆنیەکانیدا لەگەڵ هاوتاکانی وتویە سیاسەتی ئێستای حکوومەتی ئەمریکا سەبارەت بە کۆماری ئیسلامی سێ بەشە. یەک، دوورکەوتنەوە لە کردەی سەربازی دژی حکوومەتی ئێران لە ئێستادا، زیادکردنی گوشاری ئابووری لە ڕێگەی گەماروی دەریایی و خولی نوێ سزاکانەوە و هەروەها گواستنەوەی زۆرترین قەبارەی نۆت لە تەنگەی هۆرموزەوە بۆ بازارەکانی جیهانی وزە، نۆتی وڵاتانی کەنداو نەکوهین ئێران. لەسەر بنەمای وتەی ئەم بەرپرسە ئەمریکا ڕۆبیۆ ڕوونی کردوێتەوە کە ئەمریکا نیازی نییە بگەڕێتەوە بۆ ئۆپراسیۆنی سەربازی بەربەڵاو هاوکات هێرشی سەربازیشی ڕەت نەکردوێتەوە. ئەگەر بێت و
ئێران یەکەم جار هێرش بکات. بەرپرسی دووەمی ئەمریکی بە ئاکسیۆسی ڕاگەیاندووە وتووە کە چاوەڕوان دەکرێت کە ئەم سیاسەتە لانیکەم تا دوای هەڵبژاردەکانی میدترم بەردەوام بێت ئەو کاتێک کە بژاردەی سەربازی نوێ لەوانەیە دیسان بخرێتەوە سەرمێز. کەناڵی 12 ئیسرائیلیش لە زاری دوو سەرچاوی ئاگادارەوە راپۆرتی داوە کە مارکۆ ڕۆبیۆ بە هاوتاکانی ڕاگەیاندووە کە واشنگتۆن تا هەڵبژاردنەکانی نیوەی خۆلی کۆنگرس یان میدترم هێرش ناکاتە سەر حکوومەتی ئێران. لە هەمان پەیوەندیدا پیت هێگزت وەزیری جەنگی ئەمریکاش ڕۆژی دووشەمە گوتی کە ئەگەرچی بژاردەی سەربازی دژی کۆماری ئیسلامی هێشتا لە سەر مێزە، بەڵام ویلایەتە یەکگرتووەکان لە ئێستادا سەرنجی خسووەتە سەر گۆشارە ئابوووریەکان و گۆشەگیرکردنی زیاتری حکوومەتی ئێران و لەو باوەڕەدایە کە سزاکان و گەماروی دەریایی کاریگەریان زیاترە و زیانی زیاتریش بە حکوومەتی ئێران دەگەێنن. قسەکانی وەزیرانی دەرەوە و هەروەها وەزیری جەنگی ویلایەتە یەکگرتووەکان دوای ئەوە هات کە وەزارەتی گەنجینەی ئەمریکا ڕۆژی دووشەمە ئۆپەراسیۆنی گۆشەگیرکردنی ئابووری کۆماری ئیسلامی دەست پێ کرد و هاوکات دەگەڵ سەپاندنی سزای نوێ هۆشداریدا کە هەر وڵاتێک پەیوەندیە بازرگانیەکانی لەگەڵ کۆماری ئیسلامی نەپشڕێنێت سزای بەسەردا دەسەپێنێت. بله سوران خاطری پامیر دنگ امریکای وزارت دروت جناب دنوچین دنگ امریکا مراوی سپاس شبو وانزانیارینته. بله امنهاجی دچین کنگرس امریکی کو گلک رنگ بپرسن بیجن چما کنگرس ولایت یک بین امریکای دو بشن چاوا دامزرینرین امریکای او آوا کرنه دا کو هفسنگیه که بخن ناورا برجواندی خلک امریکی و ین ولایت آنجی سیناتو انجمن نونران سیستم که کو ابو بهتری 200 ساله به وی آوای قانون دانون امریکای افراندیه راپورت امریوان همه رونی ده سروی مجاری. ڕەشنووسی هەموو یاسایەکی فیدرالی لە ئەمریکا دەبێت لە کۆنگرێس پەسەند بکرێت. بەڵام کۆنگرێس تەنها یەک دەستە نییە بەڵکو لە دوو خانە پێکاتووە، ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی سینات. ئەم سیستەمە زیاتر لە 2 سەدە پێش ئێستا پێک هێنراوە و دەگەڕێتەوە بۆ کاتی دامەزراندنی ئەمریکا. کاتێک دامەزرێنەرانی وڵات دەستوریان نووسی پرسیارێکی دژوار لە بەردەمیان بوو. چۆن دەوڵەت بتوانێت بە شێوەیەکی دادپەروەرانە هەم نوێنەرایەتی خەڵکو و هەم نوێنەرایەتی ویلایەتەکان بکات. وەڵامەکەیان کۆنگرێسێک بوو کە دوو خانووی هەبێت. ئەنجومەنی نوێنەران 435 ئەندامی دەنگدەری هەیە و دابشکردنیان بە پێی ژمارەی دانیشتوانی ویلایەتەکانە. بۆ نمونە کالیفۆرنیا کە نزیکەی 40 ملیۆن دانیشتووی هەیە 52 ئەندامی لە ئەنجومەنی نوێنەران هەیە. بەڵام ویلایەتی وایۆمین کە نزیکەی 600,000 دانیشتووی هەیە تەنها یەک ئەندامی لە ئەنجومەنی نوێنەران هەیە. ئەنجومەنی سینات بۆ مەبەستێکی جیاواز دروستکرا. لە جیاتی ژمارەی دانیشتوان نوێنەرایەتی یەکسان بۆ هەموو ویلایەتەکان دابین دەکات و هەر یەک لە 50 ویلایەتەکەی ئەمریکا دوو سیناتۆر هەڵدەبژێرن بەبێ گوێدانە قەبارەی ویلایەت یان ژمارەی دانیشتوان. بۆ نمونە کالیفۆرنیا دوو سیناتۆری هەیە و وایۆمینیش دوو سیناتۆری هەیە. هەرچەندە ئەرکی هەردوو خانەکە جیاوازە و دابش کراوە، هەردوو خانەکە زۆر جار هەمان پرس دەخەنە بەرباس، بەڵام لە ڕوانگەی جیاوازەوە. ئەنجومەنی نوێنەران زیاتر ڕنگدانەوەی بۆ چوونی و ویستی دانیشتوانە لە کاتێکا سینات بەرژەوەندی و دەنگی یەکسانی ویلایەتەکان دەپارێزێت. بۆ ئەوەی ڕەشنووسی یاساکان ببن بە یاسا دەبێت هەردوو خانەکە یەک دەق پەسەند بکەن پێش ئەوەی بنێردرێت بۆ واژۆی سەرۆک کۆمار. ئەم مەرجە بۆ هاندانی ڕێکەوتن و ڕێگرتنە لە کۆبوونەوەی هێز لە دەستی یەک خانەدا و هەردوو خانەکە هان دەدات بۆ گفتوگۆ و دانوستان و گەیشتن بە ڕێکەوتن پێش پەسەندکردنی یاسا. مەریوان حەمە، دەنگی ئەمریکا. توم بارک نونر تایبەتی سەرۆکی ئەمریکا ji بۆ کاروبارین سووریە پێشوازیە تەڤلێبوونا هێزên سووریا دەموکراتیک هەست هەدێ بۆ ناو دەستگەهên دەولەتا سووریە کرد و ئەو وەکو گاوەکە دیرۆکی بناف کرد. بارک لە سەر پلاتفۆرما ئەکسێ گوت کو پلانا دۆمدارا سەرۆکی ئەمریکایە دۆناڵد ترامپ ji بۆ ڕۆژهەڵاتە ناوین بوویە سەدەما ku derfet ji بۆ
آواکرنا سوریه که یک گرتی یا جبو همویان چه ببه وی هر وها گوت کو پیناسینا مافی زمان کردی ده پیواجوی پروردهی ده و داینا پلیا گرینگ جبو مظلوم عبدی و هر وها الهام احمد دهندری حکومت سوریه ده رزگرتنه جه ریبری و فدکاری کردان و رولا وان ده آواکرنو پاراستنا آرامی هرمه ده دیپلمات امریکی گوت کو اف مدل راستینا تevlîbûnê û ne pêvajoyeke ku tê da serkeftî û têkçûyî hebin ew gihîştina çareseriyeke dîplomatîk e ji bo xurtkirina serweriya welatekî yekgirtî. Her devê derbarê de serokê Fransayê Emmanuel Macron jî îro tevlîbûna Hesedê bo dezgehên Sûriyê pîroz kir û ew wekû proseyeke aştiyane binav kir. Macron li ser platforma X'ê anî ziman ku ew پابندبونا سروک احمد شرع و هسته برپرسیاریه مظلوم عبدی و هسته دوی واریده به بلندی دنخینه وی گوت که فرانسای جه دسپیکه و رولک چالاک ده پشتگیریا وی بازی دا لیستیه و ده بالدار بل سر پیکانی ناوی. سروک فرانسی گوت که فرانسا ده پشتگیریا و گوهستن از سوریه بکه و تنه بیکیتی و سروریا سوریه و رزگرتنا جبو همی پیکاته ته بریو برن. وی گوت سوریه وکی کل دورندن ریا آشتی و آرامی یا ماینده به وی رنگیه و دکاره وره آوا کرن. هەر لەم چوارچێوەیەدا و سەبارەت بە هەڵوەشانەوەی هێزەکانی سووریای دموکرات هاوکارمان ئەمجەد کوردۆ لە قامیشلووە راپۆرتێکی بۆ ئامادە کردوون با پێکەوە ببینین. داخوانیە فەرمانداری گشتی یە هێزن سووریا دموکراتیک مەزلوم عەبدێژی شامێ قۆناغێک بداوی و یەکانوو دەست پێ کرد. آلیین سیاسیین کردی وێگاوێ وەکە دەستپێکێکە بۆ تەڤلیبوونا ئاواکردنا سووریا نو دە دبینن جهێ کۆ دیالۆگ و هەڤەشیە نیشتیمانی دبن بنگەها سەرەکە. قەسەدە دەما دەهات خواستن پاراستن کرد ئەما نەها تێ خواستن ئەم دەولەتێکی دەموقرات دەولەتێکی قانون ئەم دەولەتێکی ژن جێ خۆ دجێ قەرارە دەبگرێ ئەم وێ دەولەتی ئاوا بکەن. ji ber wê jî barê me hîn girantir bû wek partî jî wek General Mazlum Abdî jî hemî hevalan barê me girantir bû çimê em ketin tekuşînekî avakirinê dewletekî demokrat. Rêwîtiya Hesedê di cotmeha sala 2015 de dest pê kir weke hevbendiyekê pirpêkhate ku pişta xwe bi YPG û YPJ girê dabû bi piştgiriya koalîsyona navdewletî rêzeşerên girîng mîna Kobanê Reqa û Baghozê birêve birin û dawî li kontrola erdnîgariya Daişê anîn lê piştî peymana adara 2025 û rêkeftina rêbenda 2026 li gel Şamê riya çareseriya siyasî vebû. Soltev Singek vekilî behs dikir tiştekî başê mesela Kurdî zimanê Kurdî lê metlebê Kurdî di destûrê di çilobên parastin û çilo destûrê tesvît bin edêm em ê giş li ser bisekinin û ev weftê hevbeş gerek ew ser bisekinî û wektî wê jê mafê Kurdî destûrê de ew pêk bin. Entegrasyona dawî û tevlîbûna yekîniyên leşkerî di nava artêş û saziyên dewletê de ji aliyê hinek şirovekar û lêkolîneran ve weke veguhestineke dîrokî tê nirxandin ku destkeftiyên salan di qada siyasî de vedugherîne. ئێعلانکردنا فەسەخکردنا قەسەدێ ئەم gelekî gavên erênî dibînin ji ber hem rola sîleh xilas bû pêvajoya siyasetê hat dest pêkirin hem zextên iqlîmî xilas dibin zextê dewletî xilas dibin ji bo vê yekê divê aliyên Kurdî jî xwe baldar bin ê ku ev entegrekirine ku ev pêvajoya tê meşandin piştgirtî دولتي جير بيوستي يعني إيرو أم بحث أمريكا بكن أم بحث فرنسا بكن إيكورولين سركة ناف دولة الناتو دا دليزن جبو أف شكل ورب داوي كرن يا أساستر دستور جشرين دجوار إن لكولان رقاي وباغوزي تا صالونا برياران لشامي دوسيا هسدي وكهيزك سربخوا هاد داخستن لبرسا سركة دمينة كاغلو اف انتگراسيون ديبه به گارانتيا راستين بو بدستخستنا مافين كردا و آراميا دومدار لسوريا. امجد كردو دنگ امريكا
قامشلو هر دور ویگاوا هسده لباجاری کوبانیجی ولاتیان به هستن جدا نزدیکبونا بریارا تبلیبونا هسده بود از گین حکومت سوریه بون پیامنری مردوان بیزار به هنکار آخوی وان بیرو بوچونین خوا وها دربرین. دوی بو اول لازم تشتكي باش به اگر كنا باش با بريز مظلوم عبدي وشتا او ناكر قبول ناكر از دبنم تشتكي باشه او زمان كرديجي تدي بي اعتراف بو او جي تشتكي باش زونه قالك تكوشين كري قالك او كري كونه مو في قالي خا داس بخنا ام هيدور في مو في خام داسرو سريدو ام بيك بينن ام بيجيب كان وري او بروديكي دو ام جيب كان ام قالك ممنون دم كيف خاش بن ام بولو خونا باش هيدا ماجي عرضه نوري ان شاء الله اري مثلا هفكرني خبر ايجابيه ام دغازم زماني خاب بخونن و شاد انه ام بيجن فا او دوغه بزماني موارد كامل كرن والله ام روزينا ام شنو روزينا نبكي في خاب روزينا نبكي في خاب ام روزينا يعني اوه نباش نباش شنو نباش شكل صار نابجن عملية سياسات دنا ندوي هو دانا عم تخازن كرد بمن تب زماني ما به زماني ما تقلع عربي نبه حقك ما جي هي انه عم كرداتنا عم كرد بمنا انا ناقرا هم زماني وانو ارينا دولة السوري نكون كاس نكون بشي ولاتي خو نكون بشي اخو خو هيرو بلي خو كرداتن هيرو مظلوم عبد الخازن هيرو ريما فاكن اي مت كرد بشي عرضي خو شرفي خو ناموسي خو نيرينكي ام دنيرن باشا براستيجي يعني جارا يكمينه ام بين كرد يعني هبونا خو نصنامه خو كسكي جبو كردان جارا يكمين تي وقتاندنك او جدكان به ادي بيشروجا كردان به ديار كرن شروان قصده نشون مالا خو شروان قصده جي خود نوا ارتش سوري دا گرتن کارمند رهبری خسر جي خود نوا حکومت دمکی دا گرتن جماعت خاصه جي وکالی سیاسی ام پیشگیری افکاسان بکن کسی کو درباسی وبن او هیرو نونر کردان ده در حکومت دا شروان کردان ده در ارتشا نویا سوری دا ل اویک جی تیری ماف مناکه یعنی ام کرد لسر زمین خودی روکی لرجاوی کردستان جیان کن مافکی مهید هندر وی ولاتی دا دبه ام وقالی سیاسی ام هولدان خواب کن لکلک افکاسین کو درباسی نا و حکومت سوری دی لگلک حکومت سوری ام کاربن هولدان خواب کن تا کو ام ماف خواد دو دستوری نی سوری دا جب کن او آرمان جامع سرکه تفلیبونا فرمیا هیزن سوریا دموکراتیک هسته دناو دزگین حکومت سوریه دا بوی جه ریاکسیون جدا دناو سوریه و کردین سوریه دا جی دمک دا کو هنک بخیراتنا و بریاره دکن هنکندن و رخنه دکن و وکو جدستانا مافن کردان دنخینن جبو گوتو بیشکرنا و مجاره نها دکتور سربست نبی ماموسته فلسفه سیاسی لزانینگاه کوی یا هرما کردستان عراق بمرایه دما تباش دکتور سربست آرگومنتا آلیگرین و تفلیبونه او کو راستین لسر عرده دبیجن کو ته سیناریو دن باشتر نبون جوی گاوه تو چه دبیجی؟ تراث بيجي بشتي بصرة بعد خراب بصرة سلاو ريسكاك صلاح بعد خراب بصرة طبعا تيوا بيجي بشتي هميتش سلطان دن أبا نابر همي روجك والدواء والسيايا أبا برهمي بروسسك سياسية بروسسك تجيها لو وشاشيبو كرخنا ما تكر كسي قونا الداما لا دس أبا دا سالا كم دبيجن دبابي بروسسات جارا سركرنا دوزا كردي الباكور روجاوا جدابي وبريارا سياسي كردي روجاوا سر بخوابي جدابي لباشوريش جدابي لباكيكيج كسي باخبتنا ما نكر أما قاعدت القناغي يك اینجا لقناقی یک آوارد کند بیشن ولی ناچار متخو ناچار کر کیتو ناچار کردی پیش 2018 2016 يعني مني بسي بو انا وقتي جبهة النصرة خد برانكر نافرا لقى القاعدة من نام بو انا مقوكاكا ايوا قادار بميزينا ابا بزوت نوايا كتاب جاركي عقيدەیەک جیهادی پیرۆز کار دکێ کاری بوو براگماتی بێ و دابرانێک لەگەڵ قاعیدێ بکە لەوە ئێوە ناکردوەکی وا سوود لەوان ناگرن نەکردن لەبەر عقلی جۆلانی عقلێک براگماتی بوو گاشتا قوناغێ شوونە ئیرۆ ببێ مستەشار مەزلوم عەبدێل بۆ ئینا
او يجيوي بانا لدمشق اجا سياستك واقعانه وعقلانه تجيب باشه دكتور داولی ورنيت كم يعني بحثا براغماتيزبوني دكي او دبيجن يعني هزن سوريا ديمقراطية خوان بحثا وان دكن او بشاندنا وان دكن او دبيجن او نچار بون شر داعش بكنو امريكي هاتنج بوان را شر داعش كرن يعني امنها لدرفي برسغريكا كردي ام بحثا شر ايريشا كا ام بيجن ايريشا رخصتنا كتروريست كو نافي خو داعش بول هرمي او وان خاصن برافانيا هرمي بكن يعني او براغماتيزم جوي بهتر نا كاريبون لقلونا بروجيك سياسي نتنياهو كي امريكا بكار بين بو اجنده امريكا واجنده غير دولة ايتواني بروجيك سياسي هميشه تيروريستك 10 مليون دولار سرسريبون لبر براغماتيفو كاريبو قناعتك درست بقي كدبيتا الترناتيف دبيتا الترناتيفي ريجيمي بشار اسد ايناد بلام افان برادرا شونا اوينا شونا بروجيك نتوي و بو كرد پیشکش بکن و پروژه اجتماعی بو گش سوریا چون لرقه دراز زور رسمي وشلان هلدان و دعوة ديمقراطية كن براتيا قلان كن چه سود لقرتن دواي 20,000 شهيد لهمين او چيان هاتنا كشاندن و بي قازانجك سياسي بكن تو اجنده خوي سربازي و اسايشي ديني پیش اجنده سياسي او وقت وكي تو عربه ديني بيش هصب ناس ديني بيش عربه سياسات لا شر وبلن سربازي وامريكاني سربازي لقوا ناخذ تشيا تنيا امريكا بو بردوام كرني سياسه وكي كلاوزوفيتس بيجي دبابتو اجنده سياسي بكار بين افانا روجا يكم باشا زي برسكينا همي لتوبكم الجماهير وهمي كردي روجوا 20,000 شهيد مان هنا بوچه دست بکرون شکل گردن بو عربا بپارزن لرقه و لدیر زوریا بو برجواندی نتوا کرد لروجاوای کردستان نه دكتور ارجمنت وان اوك و غير وان ايش نكر بعد دي هر وان عرب هرم ايش وان كر بعد بحر باشا دكتور ازانم تنريني بالكيش انا برواجي از براستي تخازم بالكيش نريني صالح باخف ناخذ تمام بكم عرب ايش نذكرن وكاريبون برقريب كن سر زوي خوا والرواتيك سياسي بستينن بودوزا كردي امانا لانا تركيا لدسبيك بابو كجيوسياسيك بناغي جيوسياسي روجافاي كردستان نيدا مزرادن ودوزا كردي لكردستان سوريا روان نبي تدويل نبي وكي باشور كردستان لبرو انا لريا انا كسي او انا احتواء كرن برن برو معارضي اخوان المسلمين اما ناجي لرقاي عبد الله وشلان احتواء كرن باشا دكتور نرينك بالكيشة كاز في برسيشتا بكم دكتور آنها تشتي بو يعني جمع كردان تشتي بو نددو آنها تشتي بويا جئيرو بشن دادات تو وقت دكتوري كي فلسفة سياسي لزانين جهي هگر جتا وري برسين بيجا باشا نها چه سيناريو باشتر جبو كردين سوريا دوي قوناغي ده تي چه برسفه بدي يكم هنقاف كدبابو اما وازنينين اما خندقه يكم بو يا شر برجري بريار السياسي كردي روجافا مرجعيات سياسي بدا مزراندن او قفت قول دمشق بكي كي حق بمظلوم عبد دا بشي باسي ما في سياسي بكي او سركرداي كي سربازيه هذا سؤالي كم 100,000 رخنه من لا انا كسي وما نكسي وحزبين اولا هنا بوتشي ببريارا كونغرا قامشلونا كل بوتشي سرقشا هل هاتو تشوتا دمشق وريكفتن ايا مظلوم عبد رايا كسكي قرت كركفتنا ازاري لقال جولاني كرو كرد شونا بيناسبك بنافي قال كرا بيكاتيا كي رسان يعني باللوكال كوميونيتي يعني ناراتيف كوميونيتي وكيل ادبي سياسي دتي اوكر نكت ومظلوم عبد لو مسألة ناقي ادبي سياسي لفكري سياسي مظلوم عبد بس ادبياتي ايديولوجي لقال هاوريخو خنديها او عبد الله وشلان ولو مسألة ناقي بلا من السر امبريارا كواجوكر جولاني تيروريست مرسومي 13 درخست زماني كردي كرا زمانك الاجتماعي زاني معنى زماني الاجتماعي خفتنا بهنجف دبرم نبشكر بس يعني بيجن احمد شرعي كنت وكو ترويس وبنافذكي
جواکان نتوی تن تواهی پیناسین پیدکه ایران ها بری چند کلیکان سروک فرانسه ماکرون پیروزباهی ویگا ویکر یعنی اف جواکان اف نتوی تفدا پیروزی ویکر لی هر حال از رزش نرینا تر دگرمت خوازم پرسا داوی بکنش بدل براسی دما مگلی کی کیما دو شورمند سروکاتی سوریه جبو کارن راگهاندن احمد موفق زیدان توی باش ناسته کی بحثاوی کی او جی تروریستا کو افنرین تایا دکتور ام رزش نرینا تر دگرم دنگ امریکا آلیگرا تنرین تایبت ناکه ام تخوازن همین نرین لسر اکران دنگ امریکای هبن ما بس همن او دبیجه دبی پیکاتین دن ام ببیجن لوی درسا کو قصد دایی تبلیبونا ارتشا ام ببیجن سوریه دبی او جی بگرن و تایبتی جی بلکی وی نشانه مثلا درزیان کر تدبیجی اف بریارا حسده انها چقاس باندور لسر پیکاتین دنین سوریه دکه اگر تب کرتی برسوان بدی كيمن درزيج ما بختور ترم لبردوسة كيواي ديرسوزا ناوي إسرائيل إما عبد الله شاخ قرباني تركي كيف تركي آمادانين كردا بباريس أبا جوازي هر حال اف دوسا دیار گریدای به دوسایی که برفرهتر لهرما روجلاتا ناوین نتنی گریدای به کردین سوریه نتنی گریدای به کردین ترکیه رجو احترام جنرینا ترى دكتور سربس نبي استقلك سباس كنت دور دما مهنكي كيما سربس نبي دكتور ام بيجن ما مستي فلسفه سياسي لزانكويا كويا هرما كردستاني جالك سباس شبو دماته شاوي مني سباس بيجي سباس لكم گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێن جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆچوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتۆن بلەز وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. لە قامیشلۆ ڕاگەاندنی هەڵوەشانەوەی هێزەکانی سووریای دموکرات کاردانەوەیکی زۆری بە دوای خۆی داهێناوە هەندێکیان ئەم بڕیارە بە هەنگاوێکی ئەرینی و دەرفەتێک بۆ دەستپێکردنی قۆناغێکی نوێ لە سووریا دەزانن. پێکەوە راپۆرتێکی ئاوکارم فاتیمە سەندی لەم بارەیە دەبینین. لە قامیشلۆ کوردیەک بوونا حەسەدی بە حکوومەتی ڕاپەر باش دەنرخینن و هیویدارن دە ڕێڤەبەریە وڵاتدا خودان ماف بن. اف بریار ل 25 مه هاتدان که دەستپێکا ساڵی وەرە حکوومەتا بەروەخت و حەسەدی دانوستاندن دەکردن حتا گەهشتنەوێ لە هەفهاتنێ. ژەنەرال مەزلوم عەبدی لەسەر تەلەڤیزیۆنا دەوڵەتی ئەف بڕیارە ڕاگەهاند. فبعد الاتفاق مع رئيس الشرع پشتی لە هەفهاتنێ دگەل سەرۆک ئەحمەد شەرە هەروسا تەمامکردنا پێڤاژۆیە تەڤلیبوونە هێزێن ما دگەل لەشکرێ شامێ ئەم دوماهیە هەسەدێ ڕادگەهینن و دگەل وەرگرتنە بەرپرسیارەتێکە تەمام عیارج بۆ هەلوەشاندنە vê هێزێ وەکی یەکەیەکە سەربخوا. حکوومەت و هەسەدەی شەڕێ لە دژی دەستێن تونڕێن ئیسلامی لە ئالیە باکوور و ڕۆژهەڵاتە وڵاتی بە هەڤرە دۆماندن ئەوژی بە پشتەوانیا ئەمریکا نەهادەم واشنگتن vê بنگاوێ بە خالەکە ئەرێنی دەدەتە دیارکردن. ئیرۆ هێزن سووریا دیموکراتیک تەڤلی لەشکری دەبن و داکو وڵاتێکی یەگرتی بڕێڤە ببن. بباوەڕیا من بۆ یەکەم جار دە دیرۆکە هەفچەرخە سووریەدا کورد دەستکەفتێن دیرۆکی بدەستینن. یەکەین پاراستناگەل و بربڕەیە ئاواگرنا حەسەدێبی بە ڕێڤەبەریە فەرماندار سیپان حەمە لە مەها سێیا ئەف ساڵە وەکی جێگیری وەزیرێ بەڕەوانیا سووریا بۆ دەڤەرێن ڕۆژهەڵاتە وڵات هاتە دەستنیشانکردن و بە vê ئاوایی پەیوەندیên ناوبەرە هەردوو ئالیان خورد بوون. ئەس دەبینم بریارە فەسخکردنا قەسەدێ ئانگۆ تەڤلیبوونا قەسەدێ دناو ئارتێشا سووریێدە گاوەکە ئەرێنیە لێ تشتن دبخۆرە گەرەک بینە ji bo got wefadارî ji qurbaniyên
ئێگۆهاتن داین گەرەک دەستورێ دێ دەستورا سووریان نو دێ مافێ gelê Kurd çi mafê siyasî bê ê çandî bê gereke bê çespandin. تەڤلیبوون و حەسەدەی لە دەمەکێ تێت و دەسەڵاتدارên Dimashqê li dîvçara seriyeka şengistî digerin ji bo îtenakirina arêşên navxwayî her wisa sercin û avedankirina welatî ew jî bi piştevaniya Washington piştî 14 salên şerê navxwayî li jêr desalata serokê berê Beşar el-Esed da. بەڵێ ئازیزان هەڵوەشانەوەی هێزەکانی سووریای دموکرات تەنها پێک هاتێکی سەربازی نییە بەڵکو دەکرێت قۆناغێکی گرنگیش بێ لە مێژووی سیاسی کوردانی ڕۆژاوە کە بە تەواوی ڕێڕەوی داهاتویان ڕەنگە بگۆڕێ ئەم بڕیارە نەک تەنها بۆ ڕۆژاوە بەڵکو لە بەشەکانی دیکەی کوردستانیشەوە بە نیگەرانیەوە سەری دەکرێت بۆ زۆر کەس پرسیار ئەوەیە ئایا ئەو هەموو قوربانیدانەی ساڵانی ڕابردوو دوجار دەبێتە هۆی پاراستنی دەستکەوتە سیاسیەکان و با بڵین لە بواری کولتوری و کۆمەڵایەتیەوە کە بۆ کورد دەستەبەر بووە یان ئەو ئەزمونە کە لە دنیا بە ڕۆژاوات دەناسرێ لە ناو دەچێ بە تایبەت بۆ خێزانانەی کە لە شەڕی داعش و بەرگریکردن لە ناوچە کوردستانیەکان ئازیزانیان لەدەستداوە ئەم بڕیارە تەنها ڕێکەوتنێکی سیاسی نییە بەڵکو بڕیارەکە بەسراوەتەوە بە یادەوەری و ئەو باجە قورسەی کە بۆ ئەم دەستکەوتانش درراوە لەلایەکی دیکەوە گروپێک پێیان وایە کورد ناتوانێت بۆ هەمیشە لە حاڵەتی شەڕ و ڕووبڕبوونەوەی سەربازی دابمێنێتەوە و بەردەوام بوون لەسەر ئەم ڕێگایە دەکرێت تێچووی زۆر زیاتری لێ بکەوێتەوە بۆ کوردەکان سەبارەت بەم پرسانە لەگەڵ دکتۆر عەباسوەلی تێۆریسیەنی سیاسی و کۆمەڵایەتی قسە دەکەین. کاک دکتۆر بەخێر هاتن بۆم بەرنامەیە با لە خودی بڕیارەکەەوە دەست پێ بکەین ئەمێ ئەوەم پێ بڵێ ئەم بڕیارەی هێزەکانی سووریای دیموکرات بۆ هەڵوەشاندنەوە دوای چەندین ساڵ لە شەڕ و قوربانیدان ئێوە چۆن سەیری دەکەن شکەستە پاشەکشەیە یان هەنگاوێکی استراتیژیە دیارەوە ڕۆژێکی زۆر گرنگە لە مێژووی کوردی ڕۆژاوە بە تایبەتی و کورد بە شێوێکی گشتی ڕۆژاوا وەکو دیاردێکی سیاسی ئەو دیاردێکی سیاسی ئۆتۆنۆم بەسەر بخۆ کۆتایی پێهات و ئەلانەکە بەشبەکو بەشێک لە سیستمی ئیتازە کە لە تورکیا لە سووریە دانراوە تێکەڵی دەم و دەستگای حکوومەتی سووریە بوو. ئەو کەسانە ینی بۆ چوون بۆەوەی بۆ جوورە کەسانێک ڕخنەی زۆر توندی لێ دەگرن لەو وەزای کەسانێکیش پیرۆزی دەکەن وەلی ئەوەی کە گرینگە ئەوەیە کە دەبێت بزانین کە ئەو پێکهاتنە ئەو پەیمانە کە مەزلوم عەبدی و یارانی مەزلوم عەبدی قبوڵیان کردو دە شرایەتێکی ئیرادەی ئازاد نەبوو بەڵکو زەختێکی زۆریان لەسەر بوو و ئەو زەختە زۆرە کە لە سەریان بۆ ئیمکان و ڕێگای زۆر کەمی بۆ هێشتونەوە کە ئەو مەسلەی چارەسەر بکەن. باشە مامۆستا زۆر ببوورە کە با من قسەکەی جەنابە دەگەر لێرە پێتان ببڕم ڕەخنەکە دەقیق لێرەوە دەست پێ بکە کە زۆر لایەن ئەو ڕەخنەیە دەگرن کە با بڵێن چی وای کردووە بگەن بە ئەم قۆناغە کە ئەو فشارانە وا بکە پاشەکشە بکەن لە خواستی ڕاستەقینەی خۆیان بۆ هەنگاوەکانیان بە شێوەیە کاتووە کە لە ئیستا ئەبێ بە زۆرە ملێ بیان خەنە ناو چوارچێوەیەکەوە کە خواستی ئەوان نییە. بە بۆچوونی من بە باوەڕی من شێوەی هاوکاریوانە دەگەڵ دەوڵەتی ئەمریکایە هەڵە بوو ئەوانە ینی قەسەدە و کولەن دەم و دەستگای ڕۆژاوە وەکو هێزێکی پرۆکسی نیابەتی ئەمریکایە دەو منتەقەیدا کاریان کرد و نەیانتوانی بۆ خۆیان ئاملیەتێک سابجەکتیوێکی سەربەخۆ دە وەزەی بۆ خۆیاندا دروست بکەن. وەختێکی کە ئەو سیاسەتەی ئەمریکای کۆتایی پێهات و دەگەڵ هاوکاری لەگەڵ تورکیەی هەیئەتی تەحریری شامیان بە ئەجەلە هێنا سەرکار ئیمکاناتی ئیمانۆرکردن بۆ بۆ مەزلوم عەبدی و یارانەوی زۆر زۆر کەم مابووە. ئەوە وەزعێکی ئەساسیە و ئەوان لایەن دەتوانێت دەو چوارچەوەیدا خۆیان ڕابگرن
بە تایبەتی لەبەر فشاری ئیزەختی ئەساسی کە تورکیە دەیناسرێ و تاوەختێکی کە ئەمریکا هەتا یەک سەربازی ئەمریکایی لە ڕۆژاوای مابوو تورکیە بەو شێوەی موافق نەدەبوو وەلی وەختێکی کە ئەمریکا کولەن چۆت دەرێ و تورکیە دەستی ئاوەڵە بوو هەرواتر حکوومەتەکەی ئەحمەد الشەرای بۆ خۆی حکوومەتێک بوو کە بە هاوکاری ڕاستەخۆی ئەمریکا لەگەڵ تورکیە دروست کرابوو و وەختێکی کە حکوومەتە لەوێت دامەزرار داعقەتدا کاملەن دیار بوو کە استراتێژی تورکیە لە ڕۆژاوا دەیباتەوە ینی موافق دەبێ بە تایبەتی ئەگەر ئەمریکا هەروە لە حاشیەدا بمێنێتەوە لە پراوێزدا بمێنێتەوە و عاملیەتێکی ئەساسی لە پشتیوانی لەگەڵ ڕۆژاوای لە خۆی نیشان نەدا ئەمما دیسان دەگەڕێمەوە سەرەوەی کە مەحاسباتی ڕێبەرایەتی ڕۆژاوا دەپەیوەندی دەگەڵ هاوکاری دەگەڵ ئەمریکایەدا دروست دەرنەچوو دروست نەبوو. باشە کاک دکتۆر بە لە بەرچاوگرتنی فشارەکانی تورکیا و وەک باست کرد گۆڕانی هەڵوێستی ئەمریکا و سەر هەڵدانی حکوومەتی نوێی دەمیشقش کە ئاماژەت پێکرد ئایا ڕۆژاوا دەیتوانی درێژە بە دۆخی پێشوو بدا کە با بڵێن ئەم هەڵوەشانەوە چ دەستکەوتێکی ینی هیچ بەجالێک نەبوو هیچ ڕێگایەک نەبوو کە مل نەدا بۆ ئەم خواستە یعنی بە ناچاری هیچ ئەمەی کردووە و ئەگەر ئەمەی کردووە ئەمە چ دەستکەوتێکی بۆ دەستەبەر کردووە. ڕۆژاوادا هەلومەرجێکی زۆر دشواردا وەکو هێزی نظامی دەیقەتدا وەکو باسکی نظامی ئەمریکایە لە سووریە ئەمریک کاری کرد وەلی ئەوە بەو معنای بوو کە یعنی چاوەڕوان بوون زۆر کەس چاوەڕوان بوو ئەلا ڕەغمی وەی کە سیاسەتی ئەمریکایە لە سووریە هەمیشە ئێبهام و ئاڵۆزی یەکجاری تێدا بوو بەڵام چاوەڕوان کردەکرا کە ئەمریکا پشتیوانێکی ڕاستەخۆ لە هێزەکانی سووریەی بکە و منتەقەی ینی ئەو ناوچەی کەژێر دەسەڵاتی ڕۆژاوای حکوومەتی ڕۆژاوای یعنی خودی ڕۆژاوای بەغێری ئەو منتەقانەی وەکو ڕقا و ئەوانە کە منتەقەی عەرەبی بوون بە ئیستیلا کەوتبوونە ژێر دەستی حکوومەتی ڕۆژاوای دابی خۆ و جورە جگانە ئەوانە بدەتەوەین بڕۆن وەلی ئەو جگایی کە بەسترا یعنی وەکو ناوچەی کوردی بوو ئەمریکا دەیتوانی پشتیوانی لێ بکەوە جوورێک وەکو پشتیوانەی کە لە حکوومەتی هەرێم کرا لە عێراق ئەوان دەتوانی بکەن. باشە کاک دکتۆر ئەگەر بکرێ بە خێرا وەڵامی ئەم پرسیارم بدەیتەوە ئەگەر 10 ساڵی دیکە سەری ئەم بڕیارەی ڕۆژاوا بکەین یا هەسەدە بکەین پێ دوایە مێژوو چۆن سەری ئەم بڕیارەی کوردانی ڕۆژاواکە یا دەڵێن دەرفەتێکی مێژویان لە دەستدایە دەڵێن لە دۆخێکی زۆر قرس و دژواردا ژیرانەترین بڕیاری ممکنیان داوە. ئەمە 10 ساڵ کاتێکی زۆر دوور و درێژە ئەمە ناو هەلومەرجەی کە لە سووریەی پێکیان هێناوە ئەوەی زۆر بە ئاستەم و زۆر ناپایدار و دەزانم ئەمن فکر ناکەم ئەو هەلومەرجە هەتا 3 ساڵی دیکە بەو جوورەی کالئاندا مەزراندۆ بمێنێتەوە بۆیە نەزەری منەوەیە کە کوردەکان دەبێ حدود بە سنووری هاوکاری خۆیان لەگەڵ حکوومەتی مەرکەزی دیاری بکەن بە هێزەکانی نظامی خۆیان بپارێزن چون ئەوەز پایدار نامێنێ فشار لە دەرەوە فشاری ئیسرائیلی فشاری ژوورەوەش ناکۆکردنەکانی نێو حکوومەتی ئەشرا نایەڵێک ئەو حکوومەتە سەقام بگرێت. بەڵێ دکتۆر عەباسی وەلی تێۆریسیەنی سیاسی و کۆمەڵایەتی سپاس بۆ ئامادەبوونت لەم گفتوگۆیەدا. سپاس بۆ ئێوە. بله بینر هجام نهاجی دچن ترکیه پشتی دکتنا قانون چارچوبی پیواژو بردوام دکه و گنگشجی بردوام دکن سروک ترکیه رجب طیب اردوغان پشتی جوینا کابینای خو حکومت
آنی زمان کو ین کو پیواژوی دخن تنگاسیه و لگل دیرو که دا تک بچن و هنا کانجی دوی درباره دا ریبری پکه که عبدالله اوجلان دیار کرد آخفتنه که وی هاتن دیار کردن دوی درباره دا که به اواوی لسر مدیا جواکی هاتبو بلاف کردن جبو آگاهی بهتر دوی درباره دا نها پیامنری ما لاستانبول ایوب دامیر بمرایه ایوب دوی درباره دا چه تشتینو لجمته هنه صالح راستی وقت دیار کرد یعنی سرکومار ترکیه رجب طیب اردوغان به آوایکی تندی رحنه آنی او دبیجه کو یعنی هم کس هنه کو دخوازن و پیواجوی تک ببن لی ام دستور ندنه وان کبانا چینه یعنی بحث وان تو دیار نکر لی دبیجه کو اف پیواجوی که زور برینجه حتی داویه جی امی ریبا ببن دالی دندازی دیسه ام دبینیم کو یعنی ایروجی داخل یعنی رجب طیب اردوغان دا دیسه درکت پیش دبیجه کو ام دخوازن کو به پیواجه دیسا سرکفتی بکن جبو ویجی ین کو دخوازن تک ببن ام دستور ندن وان یعنی دبی واری دا امکانم بیجم کو اوانا به شکلی که ایسا درد که به دیسا دا آلی دندازی سروک پکه که عبدالله اوجلان جی داخلیک دبی واری دا دابو ئەیوب لەناو ئەو نووسینەدا کە ئۆجەڵان دەڵێ هیچی ڕاست نییە باسی چ دەکات چه وتراوە کە ڕەتی دەکاتەوە ڕاستی چەند ڕۆژبەرێ لەسەر مێدیا جیواکی ئاقافتنێک هاتە وەشاندن ئانویسکی دەبێ دەرێدا هاتە دیارکردن و ئەv ji hevdîtina Öcalan hatiye girtin ev aqaftina wiya ku parezvanê wî an jî heyeta İmraliyê li gel wî hevdîtin çêkiriye ev e ji bo wî jî di nav medya civakî û medya Tirkiyê da gelek li ser vî nîqaş hatin kirin divê derê da yani li gorî ku Öcalan gotiye gorî bê metnê dibêje ku yani eke hikûmet min nexe nav ew lijneya bilindajî lijneya ku em bêjin bi hevî dawî hate amadekirin ew ê bibê nevê mecbûrin mitêxin nava wê derê û di hin gotinê din jî hene li ser pêvajoya çareseriyê vana tevahî gelek dirêjin jî rastî paşê li ser vê Öcalan daxuyaniyeka nivîskî da duh divê daxuyaniya xwe da diyar kir ku ev rast nînin hin kes hene dixwazin ku provokasyona çêbikin ji bo wî jî ev tiştana derxistina holê li rastî îro yani dîsa hevserokên Dem Partiye Tuncer Bakiran jî em ana di civînekê dabin ew jî diyar kir ku got yani ev hin kes dixwazin provokasyona derxin pêşiya vê pêvajoyê bigirin ev tiştana derdixînin holê yani hin kes dîsa şîrovê dikin ku daxuyaniya Erdoğan jî li ser vê teksta ku hatiye weşandin li ser vê wisa diyar ku ev nîqaşana we li vê derê yani li Tirkiye berdewam bikin. بله پیامنری ما لاستانبول ایوب دمیر گلک سپاس بو وانا گهین ته ڕاپرسێکی نوێی ناوەندی لە کۆڵینەوەی سامر دەری دەخا پشتیوانیەکی بەرفراوان هەیە بۆ یاسای چوارچێوە کە بەم دوایانە لە تورکیا دەرچووە بەڵام لە هەمان کاتیشدا گومانی بەرچاو لە توانای ئەو یاسایە هەیە بۆ هێنانەدەی یاشتێکی بەردەوام و نزیکەی 78 لە سەدی بەشداربووانی ڕاپرسیە کە ئەو ناوەندە ئەنجامی داوە پشگیریان لە یاساکە کردووە لە هەمان کاتیشدا لە سەدا 79 ڕایان گەیاندووە کە ئەمە بەتەنها بەز نییە بۆ بەدەستێنانی ئاشتێکی بەردەوام هاوکارم ئۆزلەم یاساک لەگەڵمانایە بۆ زانیاری زیاتر دەربارەی ئەنجامی ڕاپرسیەکە و قۆناغی داهاتووی پرۆسەکە ئۆزلەم بەخێر هاتی سەرەتا لە ڕاپرسیەکەەوە با بڵێن دەست پێ بکەین زانیاریەکان و وردەکاریەکانی ئەو ڕاپرسیە چییە؟ بله براستی ev cara evle ku dest ji piştî destpêka vê qonaxa çerçeveyê destême de wêneyek li ser raya giştî heye ku raya giştî li ser vê pêvajoyê û qanûna çerçeveyê çi difikre befra ahirî giring ev lêpirsîn ya jî rapirsîn ji hêla navenda lêkolînên Qadî ya Samer ku navenda wê li Amedê hatiye kirin li 21 bajaran lê ne tenê li bajarên Kurdan li Amedê li Wanê li Mêrdînê lê li İstanbulê İzmîrê Enqerê jî ku bajarên Tirkiyeyên herî mezin pêkaniye bi 1368 kesan re. Bi Kurd û Türkewa. Ez ê jî bêjim ji ber ku xelekê giring e. Di vê rapirsînê de ji beştervanan re
ناسنامه وانا اتنیکی نهاتی پرسین جبرویجی ناسنامه وانا اتنیکی نزانن لی خالق گرینگ او ساهیه بیشتر جی سدی شست ببورینه پوین 4 بیشتر وانان گوتونه کو وان ده هلبیجارتن این 2023 دا دنگ خودانه HDP یعنی دم پارتیا نها evji nişanek taybeti gringelle em de binin ku de nav beştervanan de hem Aligirin CHP AK Parti o partiyen siyasi yendin jihene li em gavalı bersiven vandanerin em de navvara bersiven vandaji cudahiya de binin ligor evkevanan siyasi vek minak em bejin de beştervanın kudubecin em pişkiriya dem partiye dekin jinodi point se pişkiriye dedin hilbijartın dedin pevajoyi CHP ji sedi 64.1 AK Partiye ji 58.4 ev ji vene gringya Türkiye li servet pevajoyi çi fikri o ser kanuna çerçeveyi bendevari wan çine براستی راپرسین هنک نشانه دادم. یعنی ام راپرسین سمر وقت گفت یعنی پشتگیریه که خورد داده و اول بیشن قانون چارچوبی. لید همان دمیدجی دبیجه که او یعنی رجای که باشه دبیجه او ترا آشتیه که ماینده لترکیه ناکه. یعنی او چاوت کاری ورشیرو وکرن. براستی صالح مینا مراد دسپیکی دادنیره مینا ناکوکیه خویاد که نه وسا لگو شیرو وکران ل راپورت بخواه به 5 روپلایه ده هرگولیا دنیری از لگور من و لگوش گلک شیرو وکرانجی تی واتیا کو مینا پیشگری هی جبو و پیواجوی و قانونه لتر نایدیتن به تایبت جی Ali beşter her kim de vera persine de beştervanın Kürt ya je Ali gre Kürt ve a yeki adı duaji taybetmendiyek vera persine ko em de encam edebinin mesela je beştervanan te persin gello ev pevajoya kanuni ya je kanuna çerçeveyi ve keşeya Kürdi çareser bike yanjina beştervan de bejin ku teni cisedi yanzde point yek de bejin heri evi bikare çareser bike le cisedi 46.5 dikar de bejin na evi neke hatta çar rade eke bike o cisedi 42.3 de bejin na bite evaye evi f pevajoya qimna ke ku keşeya Kürdi bitevahi çareser bike باشە چاوەڕوانیەکانی ئەو کەسانی لەم ڕاپرسیا با بڵێن پرسیاریان لێکراوە سەبارەت بە ئەم پرۆسە و قۆناغەکانی داهاتوی پرۆسەکە چییە؟ بفرا ام دوی پرسیدا یا دوی خالیدا گل دما کل راپرسینه دبینن ام گلک فیکارن بشتروانا بر بچاف خویاده که لگور انجاما جسدی 47.1 لبندن کو اویده جبیجیه کرنا قانونه ده پرسکریکن گرین درکevin o evi با آوایی که یا ور سکناندن یا جی تک بچه جسدی 3.1 جی دویجن اوی درجهی پرسکریک درکevin جی 52.6 خمبارن کو و گاوین دنین قانونه جواکی و دموکراتیک حکومت ناویجه و پرسک دنیا گرینگیا د راپرسینه دا گلو وکی تجیگو گلو د قناغین پیشتا چی کی وره پیشت یا جی روبریه بکه دوی پرسیده beştervan karibun ji yek sazı ya ji kesayeti zedetir berpirsa bidin. Yani careki de saziyek o kesayetiye ki hilbijerin. Ligor ve ji xoya da ke ku Meclisa Türkiye de yek wekmina heri power pebawer xoya da ke ku ji hela va beştervanana ve verin şopandın ya ji verin derkevin. Ji 52.4 civaka sivil ji sedu 50 جسدی 51 جی دامزرانه ر PKK گرتی عبدالله öcalan derdik ve peş. دامن پیش تا ام بشو بینی که هیچ چیزی بنش خو اف مجار اواک بردوامه لناوا ترکیه گلک سپاس از دم جواب. گلک سپاس صالح و بفرا. سپاس.
38 ساڵ بەسەر هەڵمەتی ئەنفال و وێرانکردنی هەزاران گوندی کوردستانی هەرێمی کوردستان تێدەپاڕێت. مێرگەتی یەکێکە لەو نزیکەی 4500 گوندە کە لە ساڵی 1970 لەلایەن هێزەکانی سەدام حوسێنەوە وێرانکران. ئەمڕۆ کوڕی یەکێک لە خەڵکی گوندەکە کە ئەو کات تەمەنی تەنها 10 ساڵ بووە، یادەوەریەکانی ئەو ڕۆژە تاڵانەی ئەم گوندەمان بۆ دەگێڕێتەوە. پێکەوە راپۆرتێکی ڕێژین ئەحمەد لەم بارەیە دەبینین. ئەنفالên sala 1988 4500 gund li Herêma Kurdistanê bi destê rejêma Beez hatin sotin û xirabkirin. Gundê Mêrgetî jî êk ji wan gunda bû. Hemî zalamên vîn gundî êk roj bi êk cek û li êk ceh û bi heman qeder çûn û di mahîkê li êk goristan rofatên wan hatine veşartin. Ev gencek kurê êk ji wan enfal kiriye ye. Bû me behsa gund û jiyan û enfal û bîrhatinê dixwe dike. Ji wê rojê û tanûke jiyan li vî gundî û gelek gundên yên Herêma Kurdistanê nemayne û çûl bûyne. Ta avahiyên wan herf tîmayne û jiyan têda nayê kirin. Xwedê me evel verê. Me gund berda bû xerab kirbû. 87 ev gunda sod bû û tayarêranî lêkir hîngê du jinik jî sê jinik jî kuştin gundî da. Emrê min 10 sal bû ez û pismamên xwe pêk vebûn ew saleke 2 salaş min master bû ew ber ew hetanûka jî nezevriye ve birayê Ramezanî û Hemîdî bû ez ew teqrîben hindiyek bûn ya li Qel'a Duhokê me dîtî yanî aqil bawer naket yanî me dît alem bilûka dikuşt alem tivenga dikuşt yanî çi newê rezaleteke heye di alemê ev tişta xir me bi çavê xwe li Qel'a Duhokê dîtîn. Li wê re em birîne Selamiyê qae bûn wekî dewacina hindeka biçîk û jinik tê vebûn hindeka zalam bi rojê de tijî kem şevê zalamxir birin ranîtkirin. Vê cî qet birine kîrî em nizanîn bes muhîm birin ranîtkirin bi şevê xirxalîtkirin spê de careka de tijî kene ve rafatê to jî hetanûka hêşta nehatîne dîtin em nizanîn ka vê cakal kîve ne. Ev goristana ji bo rofatên qurbaniyên vî gundî hatîne danan û li ser gorên wan hindek kut hene ji ber ku diyarîne kîş kîşke an ku niyasîna bav û mam û mirovên xwe ji bo yî bi zehmet e û tanûke li hîviya pişkinînên xwe ne da bizanît kîş kut gorê bavê wî ye. Ev ê jî wekî ew jê dibêjît barê wan gelek giran kiriye. Rafatê to hefta ew li verê şehîd kirbûn yêt dîtîn ew par yetînoyne derve muxberek ya bû çêkirî hikûmeta herêmê bes em nizanîn kîş kîşke êk tinê me yê niyasî ew ji pismamê min e ji didanê zerrî me yê niyasî êdî fehsêta êdiyênen yê hatîne kirin ala esas 25 hejdê înin fehsêta dişinî bû me diyar bît meselan ka ev zanim kîşke bavê min û êdî jî xira ku da niyasan. Enfal li Herêma Kurdistanê heşt qonaxa da derbas bû. Di van enfalan da 182,000 kes bûne qurbanî, 4500 gund hatine sotin û xirabkirin. 1705 qutabxane hatin sotin û jinavbirin. Nêzîkî 1 milyon kes aware û bêmal bûn. Rêjîn Ehmed, Dengê Emerîka, Duhok. هنرمندا ئەمریکیە ناودار دۆلی پارن دۆ تەمەنی 8 ساڵیدا لە باژارێ ناشڤیلê ویلایەتا تێنسی کۆچاداوی کرد. پارن دە سترانبێژی و ستراننویسینا موزیکê یا bi navê country موزیک de کاریزmayeke taybet hebû ku bandoreke rasterast li ser nifşên cuda kir. Ew li seranserî cîhanê bi nav û bang bû wê 11 xelatên Grammy wergirtin di nav de jî xelata serkeftinê ya jiyanê bi stranên klasîkên wekû Coat of Many Colours û Jolene û I Will Always Love You ew bû yek ji hunermendên jinên ku herî zêde di hemî deman da berhemên wê hatin firotin. Zêdetirî 100 milyon tomarên wê hatin firotin. بله بفراو یعنی دوری پارن یک کسی مخابن براستی ده وقتی از من بهیست که
کۆچە داوی کردی ئەس پر دڵگران بووم ژبەر ئەو یەکش کەسێن منێک پرژی حەز دەکرد بوون لە ئەمریکای دەما نەهاتمە ئەمریکای هەر لەسەر سترانی وێ ئەس فێری ئینگلیزیشی بووم ینی سترانی وێ خۆش بوون خۆشببووناوێ ژبەر کۆ ستایلی خۆ وەکو ڕۆژهڵاتی ینی وەکو نمونە ئەو سترانە کۆمەگوتی ئەو کۆت ئۆف مەنی کاڵرز ینی مانتۆی ڕنگین کە دەبێژێت چاوە دیاوێ ژێرە مانتۆیەک چێکردی ئەوژی زارۆک دەشێت دەبستانێ و وێل خۆت کردە و خەلکێ حەنەکی خوا پێکردن و پڕنگ تێدا بوون لێوێ پرژی حەز کرد بە کودایکەوەی دەساژێرە چێکرد بوو ینی هەستێوی پر بلند بوون دەنگێکی پرخۆش هەبوو مخابن ژیانش خەسیرە نامینێ وێژی کۆچە داوی کرد. بەڵێ بینەرانە عەزیز هاتینە کۆتایی بەرنامەی ئەم ڕۆژمان و 4 خەرمانانی 2726 کوردیە و هەتا بەرنامێکی تر هەر شاد و بەختەوەرە. بمین خێر خوش.